سڵاتان لەبێت چوەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی کوردستان ئێران و جیهان لە ڕۆژی دووشەممە سەرەتای سەردێڕە گرنگترین هەواڵەکان. شەشەمین ڕۆژی مانگرتنی کرێکارانی کارخانەی ڕۆیا پلاستیک لە سنا، ناڕزایەتی بنەماڵی قوتابیانی ناوچە بوومە لەرزە لە دراوەکانی کرماشان، برینداربوونی چەند کۆڵبەر لە سنووری بانە، کوژران و برینداربوونی سێ کرێکار لە شاری میاندواو، گواستنەوەی ڕەزا ئەندیشە بۆ زیندانی مەهاباد، دەست بەسەرکردنی چەندین پەنابەری کورد لەلایەن پۆلیسی یۆنان و خۆپیشاندانی لایەنگەرانی فەلەستین لە مەراکێش و بێلژیک. درێژە هەواڵەکان. شەشەمین ڕۆژی مانگرتنی کرێکارانی کارخانەی ڕۆیا پلاستیک لە شاری سنا. بەپێی هەواڵی گەیشتوو ڕۆژی یەکشەممە 23 مانگی ڕەزبەر کرێکارانی کارخانەی ڕۆیا پلاستیکی سنا بۆ شەشەمین ڕۆژی بەردەوام دژ بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان درێژیان بە مانگرتندا. ڕۆژی یەکشەممە ئۆستاندار و نوێنەری ئێجارێکاری سنا بە مەبەستی شکاندنی مانگرتنی کرێکاران سەرزانی کارخانەی ڕۆیا پلاستیکیان کردو، بەڵێنیاندا حەقدەست و مەزای دۆخراوەکانیان لە داهاتوویەکی نزیکدا پەرداخت بکەن. کرێکاران خوازیاری چوونەسەرەوەی حەقدەست بوون و لە کۆتاییدا خاوەنکار ڕەزامەندی خۆی لەسەر بردنەسەرەوەی 20% حەقدەستی کرێکاران نیشاندا. پاشەو بەڵێنانە خاوەنکار سرویسی هاتوچووی کرێکاران کە 20 ساڵ پێشینە هەبوو وەلانا. هەروەها بڕیاری داوە حەقدەستی ئەو ڕۆژانەی کرێکاران مانیان گرتووە لە حەقدەستی مانگەکەیان کەم کاتەوە. شایانی باسەکە دوو کەسی نزیک بە خاوەنکار بەناوەکانی عەلی محەممەدی و ئەندازیار فەرد هەوڵی شکاندنی مانگرتن و ڕێگری لە چوونە سەرەوەی حەقدەستیان داوە، بەڵام کرێکاران ڕایان گەیاندووەکە درێژە بە مانگرتن ئەدەن و ئەگەر داخوازیەکانیان جێبەجێ نەکرێت کۆبوونەوەکانیان ئەبەنە بەردەم ئۆستانداری و ئێجارەیەکاری سنا. ناڕزایەتی بنەماڵی قوتابیانی ناوچە بوومە لەرزە لە دراوەکانی کرماشان. بەپێی هەواڵی گەیشتوو ڕۆژی یەکشەممە 23 مانگی ڕەزبەر بنەماڵی قوتابیانی ناوچە بوومە لەرزە لێدراوەکانی پارێزگای کرماشان لە ئاست بایەخنەدانی ڕژیم بە گرفتەکانیان و نەبوونی ئیمکاناتی پەروەردە ناڕزایەتیان دەربڕی. شەهریار حەیدەری ئەندامی مەجلیسی یاخووندی لە قەسری شیرین، سەرپەوزەها و گیلان غەرب ڕۆژی ڕابردوو ڕایگەیان دوای بوومە لەرزەکەی ساڵی 96 کرماشان زۆرێک لە قوتابخانەکان ئاوەدان نەکراونەتەوە و لە زۆرێک لە گوندەکاندا قوتابیان لە کانێکسدا دەخوێنن. واتە دوای 6 ساڵ لە بوومە لەرزەکە هێشتا قوتابیان ناچارن لە کانێکس و کانتێنەر و لە پلەی گەرمی ژێر 15 بۆ پلەی 50 بخوێنن. هەروەها هیچ ئەمنیەت بۆ قوتابیان دابین نەکراوە و بنەماڵەکانیان نیگەرانی دۆخی تەندروستی ڕۆڵەکانیانن. برینداربوونی چەند کۆڵبەر لە سنووری بانە. بەپێی هەواڵی گەیشتوو بە کۆڵبەر نیوز ڕۆژی یەکشەممە 23 مانگی ڕەزبەر کۆمەڵێک کۆڵبەر کەوتونەتە بۆ سێ هێزەکانی ڕژیم لە سنووری بانە و چەند کەسیان بەهۆی لێدانی وازارەوە بریندار کراون. بەپێی زانیاریەکان هێزەکانی هەنگی مەرزی بانە 15 کۆڵبەریان دەست بەسەر و داوەتە بەر لێدان و ئەشکەنجە کە بەهۆیەوە 5 کەسیان بریندار بوون. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ هێزەکانی ڕژیم بە قۆناغە تفەنگ کۆڵبەرانیان ئازارداوە و کۆڵبەرێک بە ناوی بێهنام لەلایەن سەریەوە بە سەختی بریندار بووە. لە هەواڵێکی دیکەدا دۆخی تەندروستی کۆڵبەرێکی خەڵکی سەلاستی باوەجانی بە ناوی بەهروز مورادی کە شەوی پێنجشەممە لە سنووری نۆتشە بە تەقەی هێزەکانی ڕۆژیم بریندار کرابوو باشنیە و پێویستی بە نەشتەرگەری لە نەخۆشخانەکانی کرماشان هەیە. کوژران و برینداربوونی سێ کرێکار لە شاری میاندواو. ڕۆژی یەکشەممە 23 مانگی ڕەزبەر بەهۆی تەقینەوەی کەپسولی ئۆکسیژن لە کارگەیەک لە شاری میاندواو کرێکارێک گیانی لەدەستا و دوو کرێکاری دیکەش بریندار بوون. بەپێی راپۆرتەکان ئەو تەقینەوەیە لە گەڕەکی قەرەوەندی شاری میاندواو ڕوویداوە و زیانێکی زۆری مادی بە خانوێ گەیشتووە. هەروەها یەک کەس گیانی لەدەستاوە و دوو کەسی دیکەش بە سەختی بریندار بوون کە مەبەستی وەرگرتنی چارەسەری پزیشکی ڕەوانەی نەخۆشخانەکراون. شایانی باسەکە هێشتا هۆکاری تەقینەوەی ئەو کەپسولە ڕوون نەکراوە و لێکۆڵینەوەکان لەو بارەوە دەستی پێکردووە. گواستنەوەی ڕەزا ئەندیشە بۆ زیندانی مەهاباد.
ڕەزا ئەندیشە هاوڵاتی خەڵکی شاری مەهاباد دوای یەک مانگ لا دەست بەسەرکردنی ڕۆژی یەکشەممە 23 ڕەزبەر بۆ زیندانی ناوەندی مەهاباد گوازرایەوە. بە پێزانیاریەکان ڕەزا ئەندیشە چالاکوانی مەدەنی خەڵکی شاری مەهاباد ڕۆژی هەینی 24 مانگی خەرمانان لەلایەن هێزەمنیەکانی ڕژیمەوە بەبێ بەڵگەی قەزای دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزرا کە ڕۆژی یەکشەممە 23 مانگی ڕەزبەر ناوبرا بۆ زیندانی ناوەندی شاری مەهاباد گوازرایەوە. جێگەی ئاماژەیە ناوبراو لە دەستڕاگەیشتنەوە پارێزەر و چاپێک کۆچن لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکراوە و کە سوکاری نیگەرانی دۆخی تەندروستی ناوبراون. دەست بەسەرکران و ئەشکەنجەدانی ئامیار فەتحوڵڵاهی لە ئیدارەی ئیسلاحاتی قوڕوە. ئامیار فەتحوڵڵاهی تەمەن 16 ساڵ و خەڵکی شاری قوڕوە بە دوای بانکێشکردنی بۆ ئیدارەی ئیسلاحاتی ئەو شارە دەست بەسەر و لەلایەن هێزە ئەمنیەکانەوە بە سەختی ئەشکەنجە درراوە. پێش نیوەڕۆ ڕۆژی یەکشەممە 23 مانگی ڕەزبەر ئامیار فەتحوڵڵاهی خوێندکاری خەڵکی شاری قوڕوە دوای پەیوەندی تەلەفۆنی یەکێک لە فەرمانبەرانی پەروەردە و بارهێنانی قوڕوە بە ناوی پێدرام حەسەنی لە ژێرناوی بەدواداچوون بۆ بارودۆخی خوێندن بۆ ئیدارەی ئیسلاحات بانکێشی و دەست بەسەرکرا. جێگەی ئاماژەیە کە بە دوای ئەشکەنجەیەکی زۆر لەلایەن هێزەمنیەکانی ڕژیمەوە ناوبراویان ناچار بە دانپێدانانی زۆرم لێ دژ بە خۆی کردووە. دەست بەسەرکردنی چەندین پەنابەری کورد لەلایەن پۆلیسی یۆنان. لە ڕۆژانی ڕابردوودا 110 پەنابەری کورد لەلایەن پۆلیسی یۆنانەوە دەست بەسەرکراون و چارەنووسیان نادیارە. بە پێ ئەو وێنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە 110 پەنابەری کورد کە زۆربەیان خەڵکی شارەکانی پاوە و جوانڕۆن لەلایەن پۆلیسی یۆنانەوە دەست بەسەرکراون و داوای یارمەتی لە ناوەندەکانی مافی مرۆڤ دەکەن. جێگەی ئاماژەیەکە لە نێو ئەو 110 کەسە ژن و منداڵ بوونیان هەیە و لە جۆخێکی زۆر خراپدا دەژین. سەپاندنی سزا بەسەر مامۆستایەکی قوتابخانە و خوێندکارێکی زانکۆ. لە ڕۆژانی ڕابردوودا خوێندکارێکی زانکۆی بەهەشتی تاران بە ناوی محەممەد نەوید بادامی بە 1 ساڵ زیندان و 74 زەربە شەلاق مەحکوم کراوە. هەروەها چالاکێکی سنفی فەرهەنگیانی ئێران بە ناوی ئەبۆلفاز ڕەحیمی شاد لەلایەن ئاموزش و پەروەردەشەوە با خانەنشینی ئیجباری و کەمکردنەوەی پلێ ڕیزبەندی سزادراوە. لە درێژەی سەرکوتی خوێندکارانی زانکۆ لەلایەن ناوەندە ئەمنیەتی و قەزایەکانی ڕژیم محەممەد نەوید بادامی خوێندکاری بواری کارناسی ئەرشەدی زمانناسی زانکۆی بەهەشتی لەلایەن نەقیبی سونۆی دادگای ئینقلابی تاران با سەرۆکایەتی قازی عەلی مەزلوم بە 1 ساڵ زیندانی تەعزیری و 74 زەربە شەلاق مەحکوم کراوە. شایانی باسە کە ئەو خوێندکارە لە ڕەوتی ناڕزایەتیەکانی 30 گوڵانی ئەمساڵ کە بۆ دژایەتی لەگەڵ سەپاندنی سزای عەدام بەسەر تاوانبارانی پەروەندەی خانەی ئیسفەهان ڕێکخرابوو دەست بەسەرکرا. هەروەها ئەبۆلفاز ڕەحیمی شاد چالاکی سنفی فەرهەنگیانی تاران لەلایەن دەستی بەرەنگاربوونەوە لەگەڵ هەڵا ئیداریەکانی ئاموزش و پەروەردەشەوە با خانەنشینی ئیجباری و کەمکردنەوەی پلێ ڕیزبەندی مەحکوم کراوە. سازکردنی پەروەندەی تازە بۆ لەیلا حسێنزادە. لەیلا حسێنزادە بەندکراوی سیاسی پێشوو چالاکی خوێندکاری زانکۆی تاران لەلایەن دادسەرای ئەڤینەوە پەروەندەی تازای بۆ سازکراوە و دۆسیەکەی ڕادەستی لە قیچواری باسپۆرسی ئەو دادسەرایە کراوە. بەپێی راپۆرتەکان دادسەرای ئێڤین ڕۆژی 6 مانگی خەزەڵوەری بۆ بەدواداچوون بۆ دۆسی لەیلا حسێنزادە دیاری کردووە. ناوبراو بە ئەجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی نەتەوەیی تۆمەتبار کراوە و ئەبێ لە لەقیەکی باسپۆرسی دادسەرای ئێڤین وەڵامی پرسیارەکان بداتەوە. شایانی باسەکە لەیلا حسێنزادە بەهۆی ڕووداوەکانی جەلەسەی بەرگری لە تێزی کارناسی ئەرشەد لە زانکۆی تاران پەروەندەسازی بۆ کراوە. خۆپیشاندانی لایەنگەرانی فەلەستین لە مەراکێش و بێلژیک. ڕۆژی یەکشەممە 23 مانگی ڕازبەر لایەنگەرانی فەلەستین لە وڵاتی بێلژیک و مەراکێش دژ بە گەمارۆزانی غەزە لەلایەن ئیسرائیلەوە خۆپیشاندانیان کرد. بەشداربوونی ئەو خۆپیشاندانە بە بەدەستەوەگرتنی وێنەی قوربانیانی شەڕی حەماس و ئیسرائیل و ئاڵای فەلەستین پشتیوانی خۆیان لە خەڵکی غەزە دەربڕی و خوازیاری ڕاگررتنی شەڕ و گەیشتنی یارمەتیە مرۆیەکان بەدەستی خەڵکی بێتاوانی ئەو ناوچەیە بوون.
بەپێ راپۆرتەکان خۆپیشاندەران لە بێلژیک لەگەڵ هێزەکانی پۆلیس تێکەڵچوون و چەند کەس دەست بەسەر کراون. دووە هەواڵ بەردەوامی شەڕ و پێکزادانی نێوان ئیسرائیل و حەماس لە غەزە. ڕۆژی یەکشەممە 23 مانگی ڕەزبەر بردومانی غەزە پاش کۆسایی هاتنی ئەو کاتێ ئیسرائیل بۆ کۆچی خەڵکی غەزە بەرەو باشووری ئەو کەرتە دیاری کردبوو دەستی پێکرد و چەکدارانی حەماس ڕێگەیان بە خەڵک نەدا ناوچەکە بەجێبێڵن. لە بەرامبەردا شارەکانی ئیسرائیل لەلایەن حەماس و حیزبوڵای لوبنانەوە موشک بەرانکرا و چەندین کەس لە هەردوو لا کوژران و بریندار بوون. بەپێ راپۆرتەکان تا بە ئێستا نزیکەی 9 ملیۆن کەسی باکووری غەزەیان چۆڵ کردووە و ڕێژەی قوربانیان گەیشتووەتە 2400 کەس و ئاماری بریندارەکان سنووری 10,000 تێپەڕ کردووە. لەلایەکی دیکەوە بنکەکانی حیزبوڵای لوبنان پاش هاویشتنی موشک بە ئاراستەی خاکی ئیسرائیل لەلایەن فڕۆکەکانی وڵاتەوە بە چڕی بردومان کرا و چەند چەکداریە و گروپە کوژران و بریندار بوون. هەروەها هێزەکانی پۆلیسی ئیسرائیل هێرشیان کردە سەر خۆپیشاندەرانی فلستین لە کەرانەی باختەری و یەک کەسیان کوشت و چەند کەسی دیکەیان بریندار کرد. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و بەختەوەر بن.